لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 1362 لوانا كاين تفسير قرآن بيروس بيمو خزمتان بما بس رزامندي رب العالمين وهوادان بإيوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم فيضل الله من يشاء ويهدي من يشاء وهو العزيز الحكيم. بەڵخۆشی وستان وەکولوانی ڕابرج کەمێک لە خزمەت دوات پیرۆزە دابووین کاتێکەوە خی گەورە سوبحانەهو وتەعالە باز لە نعمەتێکی تر دەکات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە سەرەتای سوورەتەکەدا فەرمووی خی گەورە ئەو ڕێزەی لێ ناکەوە ئەو کارە گرنگەی پێ سپاردەیە کە بریتە لە ڕێنمونیکردنی خەڵکی تاوەکو لە تاریکایەکانی کوفر بەرەو نووری ئیمان بیان با بە ئیزنی پەروەردگاریان. جا لێرەدا دەفەرمی هەر پێغەمبەرێک لە پێشەتوات ئیلا بە زمانی قەومەکەی خۆی هاتێ، بەڵام پێغەمبەریمە صلی الله علیه وسلم لە بۆ هەموو خەڵکی هاتیە، لە بۆ هەموو خەڵکی هاتێ، ئیتر بە زمانێکیش کەوا هەر کەسێک بێوێ عەرەب کە بە زمانی ئەوانە غەیری عەرەبیش هەر کەسێک بێ ئاسانە فێربوونی و تێگەیشتنی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە چ مەنهەجێکی لە بۆ بەندەکانی ناردیە. وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. كواتا هر پیغمبرێک الله تعالى بۆ ئومەتێک لە ئومەتەکان ناردبی إلا بلغة قومه الذين أرسلناه إليهم، إلا بزماني أو قومي كوا خوای گەورە ئەو پێغەمبەرێ بۆ ئەوان ڕەوانە کردیە. طبعا ئەوە پێش پێغەمبەریمە صلی الله عليه وسلم لە پێشە توی یا رسول الله هەر پێغەمبەرێکمان ناردبەوە هەر ئومەتێک إلا ئەو کەسە بە زمانی ئومەتەکەی خۆی هاتیە، دینی خوای گەورەیان پێگەیاندیە پێڕاگەیاندیە ليفهمهم ويوضح لهم أمر دينهم تاکو تیان بگەینی و هەروەها ئوموری دینەکەیان لە بۆ تەوضیح بکا و ڕۆم بکاتەوە. ابن عثيمين دەڵێ من بلغه القرآن بلغة لا يفهم منها شيئا فإنه لا تقوم عليه الحجة. هەر کەسێک قورئانی پیرۆزی پێگەیشت بەڵام بەخۆی زمانی عەرەبی نەبوو و عەرەبیش تێنەدەگەیشت، لەو حاڵەتە ئیقامەی حوجەی لەسەر نەکرایە، لەو حاڵەتە ئیقامەی حوجەی لەسەر نەکرا. بەڵام ئێستا ئەگەر تەماشا بکەی بە فەزلی خوای گەورە زۆربەی زۆری زمانەکان قورئانی پیرۆز لێک درایتەوە بە هەموو زمانەکان، ئیقامەی حوجە لەسەر زۆربەی خەڵکی کرایە و هەر کەسێکیش ڕغبەتی حەق و خەیری تێدابی دەکرێت تێبگا خۆی فێر بکە. إن قيل هذه الآية تدل على أن النبي صلى الله عليه وسلم إنما بعث للعرب خاصة. دەگەر کەسانێک بڵێن ئەو ئاەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە بۆ عەرەب هاتیە، لەبەرەوەی بە زمانی عەرەبیە. فكيف الجمع بين هذه الآية وبين الآية الدالة على عموم رسالته؟ دەی باش کوت جەمع لە بین ئەو دوو حەقەتە بکەین. دەفەرمی هەر هەر پێغەمبەرێکمان هەر قەومێک بە زمانی ئەوان دەیکەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زمانی عەربی هاتی کەواتە لە بۆ عەرەب هاتی بە تایبەتی ئەدەی لە چەندین بەڵگەی دیکەش هاتی کەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ هەموو عالەمین هاتێ کو جەمع لە بینی ئەو دوو حەقەتە بکەین. الجواب عن ذلك. لا الجواب الصحيح لابن تيمية دليل إن الله تعالى قال وما أرسلنا من رسول إلا بلسان قوم ليبين لهم، ولم يقل وما أرسلنا من رسول إلا إلى قومه. كواتا لا أتكذا خواهي قرد فرمي هر پیغمبرێکمان ناردبی ئللا بە زمانی قەومەکەی
تاوەکو لە بۆیان ڕۆم بکاتەوە. خۆنەی فەرمووە وما ئەرسەلنا من رەسوول إلا إلى قومه، خۆنەی فەرمووە هەر پێغەمبەرێکمان ناردبی ئیلا لە بۆ قەوممان ناردیە، نا دەفەرمی بە زمانی قەومەکەی تاوەکو لەیان ڕۆم بکاتەوە. فلا تعارض بينهما، کەواتە بەڕاستی ئەو دوو حەقەتە تێک ناگیرێ. کەواتە خوای گەورە سوبحانه وتعالە پێغەمبەر ناردبوو هەر قەومێک بەو زمانەی کە ئەوان تێی بگەن. خۆ نافەرمی ئیلا پێغەمبەرێک ناردرابی ئیلا بۆ ئەو قەومەی ناردرایە، یعنی لەو حاڵەتە پێیان سەڵسەم کەواتە ئیلا لە بۆ عەرەب ناردن، نا ڕاستە بە زمانیوان هاتیە، بەڵام لە بۆ هەموو خەڵکی هاتیە. طبعاً بە یەک زمانیش دێ، خۆ بە 100 زمان نایە. کەواتە ڕاستە پێیان سەڵسەم بە زمانی عەرەبی هاتیە و یەکەم جاریش بەخۆشی طبعاً وەکو عەرەبێک کە لە دوورگەی عەرەبی ژیایە، یەکەم کەس هەر بە زمانی عەرەبی پەیامەکەی گەیاندیە، بەڵام هەر ئەو کاتیش لە یەکەم ڕۆژی پەیامەکەی کەوە پەیامەکەی پەیامێکی عالەمیە لەسەر مستەوای هەموو جیهان لە بۆ ئینس و جین هاتیە تا ڕۆژە قیامەت. ئیتر نەیفەرمووە تەنها و تەنها ئەتومان لەو عەرەب ڕەوانە کردیە، نەخێر، بەڵێ بە زمانی عەرەبی هاتیە، بەڵام گرنگەکەی لیوبەینە لەهم تاوەکو لێیان ڕۆم بکاتەوە. کەواتە بە هەر زمانەیەکی تر لە بۆ هەر قەومێکی دیکە ئەلحەمدولillah ئێستا قورئانی پیرۆز هەمووی ڕوون کرایتەوە. کەواتە نەیفەرمووە ئیلا لە بۆ ئەو قەومان ڕەوانە کردێ، بەڵکو دەفەرمی بە زمانی ئەو قەومەی تاوەکو لێیان ڕۆم بکاتەوە. قورئانی پیرۆزیش لە بۆ هەموو زمانێک ڕوون کرایتەوە. فتح الرحمن أنصاري دەڵێ فإن النبي صلى الله عليه وسلم أرسل إلى الناس كافة بلسان قومه وهم العرب. بەڵێ پێغەمبەری صلى الله عليه وسلم لە بۆ هەموو خەڵکی ڕەوانە کرایە بە زمانی قەومەکەی خۆی کەوا زمانی عەرەبە. ونزوله بلسانهم مع الترجمة لباقي الألسن كاف لحصول الغرض بذلك. ئیتر ڕاستە بە زمانی عەرەبی هاتێ، بەڵام کە خوای گەورە سوبحانه وتعالە لە هەموو دەور و زمانێکدا خەڵکانێکی مسەخەر کردێ لە خزمەتی ئەو قورئانە تاوەکو قورئان شی بکانەوە بە هەموو زمانەکانی تر. کافیە لە بۆی کەوا هەدەفەکە بپێچی، كافية لبويكوا هدفك بيشي، ولأنه أبعد عن التحريف والتبديل وأسلم من التنازع والاختلاف. إتر بوزمان نارديتي تاوكو تحريف نكرة تبديل نكرة إتر براستي تمشاك، يعني هلا خبان وتمشاك بزماني كردي الحمد لله أوهم التفسير ومفسرين كوا موجودا روندا كانوا لبوخل أو فضل إخوة ودبي أو قرآن بهمو زمانة روم بكريتوا تاوكو إقامة حجة لسر همو خلشي بكري بالله پیغمبر صلی الله علیه و سلم عرب و بزمانی عربیش پیامکی هاتیه او زمانی هل بجارد خوای گور سبحانه و تعالی کوا بهسترین و دولمنترین زمانه ایتر لبو باقی زمانه کانت کش خوای گور سبحانه و تعالی به همو زمان و دور و جیگا کسانش مسخر کرده کوا بتوانن او قرآن به همو زمانه کان لبو همو خلقشی روم بکریتوا. وهروا الجواب الصحيح لمن تيمي فالله عز وجل لم يرسله إلا بلسان قومه الذين خاطبهم أولا ليبين لقومه. كواتا خوي سبحانه وتعالى تنها لبو قومك خوي ناردي كوا تنها لبو أوان روم بكاتوا، فإذا بين لقومه ما أراده كاتك لبو قومك خوي بيان دكا أو كوا خوي حصل بذلك المقصود لهم ولغيرهم. كاتك وبيان صلى الله عليه وسلم بزمان عربي هاتل لبو قومك روني كردي توا يتر ما بستك لبو أوان لبو قومه لبو غير وانيش جيب جيد بي، فإن قومه الذين بلغ إليهم أولا يمكنهم أن يبلغوا عنه اللفظ ويمكنهم أن ينقلوا عنه المعنى لمن لا يعرف اللغة. كواتا أويك وبيان صلى الله عليه وسلم بيان راجان أوانيش بلفظوا بمعنى دتوانا روني بكانوا لبو همو خلقيشي ديكا بلفظ وهروها بمعناش دتوان روني بكانوا لبو عرب وغير عرب، ويمكن لغيرهم أن يتعلم منهم لسانه فيعرف مراده. وهروها غير عربيش آسانة تكري فير أو زمان بن تاكم بس تخواي قول سبحانه وتعالى لا أتكان بدياركي. فالحجة تقوم على الخلق يتر بويكوا فعلا خوای گەورە سبحانه وتعالى قابلیت بۆ ئینسانانە دا کەوا فێرە زمان بن بە تایبەتیش فێربوونی زمانی عەرەبی لە ضمنی ئەوەی کە خوای گەورە وەلەقەد یەسەرنا القورآن للذکر فهل من مدەکر، هەر کەسێک بیەوە فێر فێر دەبی. و ئیتر لەوەی کەوا پێیان ڕاگەیان ئیتر ئەوانیش بڵاویان کردەوە
بڵاویان کردو ئێستا بە فەزلی خوای گەورە وەکو گوتمان لەو سەردەمەکە ئێمە تێیدا دەژین کەوا فعلەن بە زۆربەی زۆری زمانەکان قورئانی پیرۆز لێک درایتەوە لۆی ئیقامەی حوجە لەسەر ئەو خەڵکەی هەمووی کرایە. دەڵێ ولهذا يجوز نقل حديثي بالمعنى والقرآن يجوز ترجمة معانيه لمن لا يعرف العربية. ئیتر لۆیە دەکرێت حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمانە ڕابگەیەندرێ بە باقی زمانەکانی دیکە و هەروە تەرجەمەی زمانی عەرەبیش بکرێ، تەرجەمەی قورئانی پیرۆزیش بکرێتن بەو شێوەی کەوا لە بۆ هەر مانایەک لە بۆ هەر لوغەتێکەوە خەڵکە تێبگە ئەوە بە ئیتفاق علەما. سعدی دەڵێ يستدل به على أن علوم العربية الموصلة إلى تبيين كلامه تعالى وكلام رسوله صلى الله عليه وسلم أمور مطلوبة محبوبة لله. كوا تبلغي لسروي كوا فيربوني بابلين علم زمان عربي فيربوني لغة عربي كبفيربونكي ددجيني تا أوي كوا كل كلام خوي جورة تبجي ولا كلام پیغمبركي صلى الله عليه وسلم تبجي دەڵێ فێربوونەکەی مەطلوبە و مەحبوبە لله داواکراوە و خوای گەورە پێی خۆشەکەوە خەڵکی خۆیان فێر ئەو زمانە بکەن تاوەکو لە قورئان و سنت تێبگەن لأنه لا يتم معرفة ما أنزل على رسوله إلا بها لەبەرەوەی کەسێک نازانی کە خوای گەورە چی دابەزاندە بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم إلا بفێربوونی زمانی عربی إلا إذا كان الناس بحالة لا يحتاجون إليها وذلك إذا تمرنوا على العربية ونشأ عليها صغيرهم وصار طبيعة لهم. ئیتر کەسانێک کە بەخۆیان عەرەبن ئەوانە کەوا بەخۆیان لێرە هاتین لە زمانەکەی ئەوانەی کە بوویتە طەبع لە بۆیان ئەوانە باوڵێن پێویستیان بەو ئەوە نییە کە خۆیان فێر بکەن. ئیتر وەکو ئەصحاب خۆیان لێ ڕازی بی مباشر لە پێغەمبەری ئەوەی صلی الله عليه وسلم بە زمانی خۆیان بوو، بەڵام لە دوای ئەوە لە بۆ قەومەکانی تر بەڕاستی طبعا ئەصحاب خۆیان لێ ڕازی بێ لە دوای ئەوانش ئەجارەکانی تر ئەو پەیامەیان گەیان لە بۆ هەموو خەڵکەکانی دیکە لە بۆیانیان ڕۆن کردەوە لەوەیە خەڵکی دیکەش غەیری عەرەب فێربوونی زمانی عەرەبی لە بۆ تێگەیشتنی قورئان و سونە مەطلوبە مەحبوبە لای خوای گەورە سوبحانه وتعالە. ئەگەر نا خوای گەورە کەسانێک مسەخەر کردەوە گوتمان لە هەر قەومێک کەوا ئەوان ئەو مەسئولیەتێ بخەنە سەرشانی خۆیان ئەو فەزلە وەربگرن کە ئەوان فێری زمانی عەرەبی بن ئینجا لە بۆ قەومەکە و خەڵکی خۆیان ڕۆن بکەنەوە. ئیترەوە دینی خوایە و دەگاتن بە هەموو شوێنێک کە خوای گەورە بێوێ. قورتوبی دەڵێ لا حجة للعجم وغيرهم في هذه الآية. دەڵێ نابتە حجە لە بۆ غەیری عەرەب لەو ئاەتە بڵێ وەڵا بە زمانی مەدانە بەزێکەواتە لە بۆ ئێمە نییە. لأن كل من ترجم له ما جاء به النبي صلى الله عليه وسلم ترجمة يفهمها لزمة الحجة. هەر کەسێک لە غەیری عەرەبیش کاتێکەوە ئەو قورئانەی پێدەگا بە زمانێکەوە ئەو تێی بگا ئەوە ئیقامی حوجەی لەسەر دەکرێت. وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا لە سوورەتی سەبە. کەواتە شەک و گومانی تێدانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیامەکەی عالەمیە خوای گەورە بۆ هەموو خەڵکی ناردیە عەرەب و غەیری عەرەب وەکو مژدەدەر و ترسێنەر. و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لە حەدیثێکەوە ئیمام مسلم ڕوایەتی کردێ والذی نەفسی بیەده قەسەم بەو زاتەی نەفسی منی بەدەستەوەیە لا يسمع بي أحد من هذه الأمة هەر کەسێک گوێی لە ناوی من دەبی لەو ئومەتە یەهودی ولا نەسڕانی ئەوجا جوولەکە بیان دیان بی ثم لم يؤمنوا بالذي أرسلت به پاشان ئیمان نەینی بەو پەیامێکە ئەم پێمە إلا كان من أصحاب النار. هەر کەسێک گوێی لە هاتنی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە ڕەسوول الله ڕەسوولی خاتم لە بۆ هەموو خەڵکی ئیمانی پێ نەینی ئەوجا جوولەکە بی دیان یاخود هەر قەوم و عەشیرەتێک بی هەر قەوم و زمانێک بی هەر دینێکی دیکە هەبی بە مجرد بیستنی کەوا خوای گەورە کەسێکی ناردیە بە ناوی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کەوا کۆتا پەیامی خوای گەورە پێ ئیمانی پێ نەینی ئیلا مەسیرەکەی جەهەنەمە. کەواتە خوای گەورە سوبحانه وتعالى بە ناردنی ئەو قورئانە ئیقامی حوجە لەسەر هەموو خەڵکی کردێ ئینجا عەرەب بە دەرەجەیەک ئەوجا ئەوانی تریش چونکە وەکو گوتمان خوای گەورە سوبحانه وتعالى لە هەموو دەور و زەمان و جێگایەک کەسانێک مسەخەر دەکات بۆی کەوا قورئانی پیرۆز ڕوون بکەنەوە بە هەموو زمانێک. ابن عثيمين رحمة الله عليه لابد أن يكون الرسول مبينا لقوم ما أرسل به. پێویستە پێغەمبەر لابد منه پێغەمبەران کە هاتینە عليهم الصلاة والسلام
بەیانی ئەوەی بکەن کەوا خوای گەورە ئەو پەیامە ئەو پەیامێکەوە پێیان ڕەوانە کردێ بەیانی بکەن و ڕوونی بکەن بە قەومەکەیان. ويتفرع على هذه الفائدة أهمية الترجمة كواتە لێرەدا ئەهەمیەت و گرنگی تەرجەمەی قورئانی پیرۆز لێرە بەدیار دەکەوی. وأن على المسلمين أن يترجموا الشرع إلى لغة من يخاطبونهم بها حتى تتم الحجة. لێ پێویستە لەسەر مسلمانان هەوڵ بدەن ئەو شریعەت تەرجەمە بکەن لە بۆ لوغەتی هەموو ئەو کەسانی کە دەیانوێ قسەیان لەگەڵ بکەن تاوکو ئیقامی حجەیان لەسەر بکەن. فمن أراد أن يذهب إلى قوم يدعوهم إلى الله کەسێک کە دەوێت بڕواتە ناو قەومێکەوە داوا بکە لە بۆیان لەلایەن بەرەو خوای گەورە بانجیان بکە لابد أن يتعلم لغتهم حتى يتمكن من دعوتهم. پێویستە هەوڵ بدە خۆی فێرە زمانی ئەوان بکات تاوەکو بتوانین تێیان بگەین یان کەسێک لەگەڕ خۆی بە وەکو تەرجمە تاوەکو فعلا أو بيامة بقيني. ويكون له إلمام بموضوع ما يترجمه، فإذا كان يريد أن يترجم كلام في التوحيد لابد أن يكون عنده إلمام بذلك. كواتا أوي كوا دروا دعوتك يان بخوي يان مترجمش لقلبي كوا فعلا هم لزمان بزاني هم لما ناكاني شو لأصل بابت كان اشتبقاتا تاوكو أو بيامة بوشي ويبقينيتا كخواي قول ديوي سبحانه وتعالى. بەڵێ هێشتا زانایان قسەی تریش دەکەن لەسەر ئەو بابەتە بەڵام لەبەرتەوە بوونی کات دەوەستین بە پشتیوانی الله تعالى لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.